حضرتي ماسە عەبدولکەریمی مدەڕز لە یادی مەردانە ئەفەرمێ فەرهاد میرزا مامەی ناسرەدین شای قاجار حاکمی سنە بووە، حاکمی کولی کوردستانات بووە. فەرهاد میرزا مامەی ناسرەدین شا ئەفەرمێ عەزێتی ئەم هەوراماناتە ئەکە على الخصوص ئەم هەورامانەتی تەخت و ئەم وڵاتی ئێوە عەزێتیان نەکات و مردمەکانیان زۆر زەجرەوە. حەزەتی بەهادینیش نامەی بۆ ئەنووسێ مردمی ئەم مەنتەقە گشتی موریدی ئەو زاتە مبارەکە بوون. ئێرن قوربانگیان تۆ پیاوی خوای لەم عەسرا و خوای تەعالا قودرەتی معنەوی دا پێ پەناماناوە لۆسەتۆ تۆش پەنا بۆیتە خوای ئینشاءڵڵا بەشکم تکایەکمان بۆ بکەی فەرهاد میرزا وازمان لێ بێنێ زۆر عەزیەتمان نەکە. حەزەتی بەهادین نامەی بۆ ئەنووسێ فەرمی ئەم مردمە مردمێکی زەحمەتکێشن، مردمێکن دەستیان شەقار بووە بۆ ڕزقی حەڵام، مردمێکن فەقیر، مردمێکن لە خوا ترس، مردمێکی هەژاری ئیمان قەوین داوای شیان لێ یەکەی وازیان لێ بێرە خوایش لێکەم وازیان لێ بێرە. ئەمە تاریخ سەبتی کردووە ئەکەڵ ئاڵەکی نیان قسانە. فەرهاد میرزایی مامەی ناسرەدین شا نامەیە نووسێ بۆ حەزرەتی بەهادین ڕەزا ڕەحمەتی خوای لەسەروێ لە ئەوڵی نامەکەوە نووسێ تۆ بنا چنێ بیئەدەب بووە. لە ئەوڵی نامەکەوە نووسێ ما شەیخ و مرشد نەمیشەناسیم، یا جامێ بادە یا ڕوویە ساقی. فەرمیێ من تۆ ناناسم تۆ شێخی مرشد یا ژێ من خۆشم لە تۆ نایە، یا جامی مەی شەراب یا ڕووی ساقی یا ژنی جوان خاست. ئەو نەبی ئەدەب بووە. حەزەتی بەهادین ها خوال لە حەدیسی قودسیا فەرمی من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هەرکە قسەوە دۆستی خوا بێژی تکی خوا شەڕەکە هۆشتان و خۆتان ببی. خوا فەرمی کەلامی خواست حەدیسی قودسیە. حەزەتی بەهادینیش ناڕەحەتەوی نامەیەکی بۆ نووسێ ئەفەرمێ هەروە فەرهاد میرزا تۆ خیاڵەکەی چکارێت کە ئەمەیتر مامەی ناسرەدین شای تۆ حاکمی سنەی من ئەترسم لێ ئەفەرمێ ما شاه و سلطان نەمیشەناسیم، یا عدل و ئیحسان یا قەهر باقی. سبحان الله. فەرمێسی تۆ ێژی چی منیش نە شاه ناسم نە سولتانە ناسم. ئەگەر عدل و ئیحسان نەیە قەهری پەروەردگار نزیکە کە خوا لە بەین بوات. فەرمی ئەمە ئەبیسێ زۆر تووڕاوێ فەرهاد میرزا دەسوورا بە مەعموریەلی وەختی خۆی بێن بڕژێنە مری سەری هەوراماناتە و تەواوی مردمەکانی تارومار بکەن و لە بەینیان بوون. خەوەرەگەیتە حەزرەتی بەهادین حەزرەتی بەهادین دەفەرمێ خوای تەعالا ناحەق زاڵ ناکا بە ملی حەقا ئەمە حەقین ئینشاءڵڵا ئێمە مەزلومین ئێوەش بکەونە ڕێ مردمی هەورامان متەقابل تەکی ئەوانە شەڕ بکەن. ئەفەرمێ ماسە عەبدولکەریمی مدەڕز لە یادی مەردان و بنەماڵەی زانیاران ئەفەرمێ کە تێنە ئێرانە ئەوان مجەهەز بوون بە سیلاحی وەختی خۆیان، مردمی هەورامان فەقیر دار و تەور و کوچک بووە دەستیانە بووە. ئەفەرمێ موسڵمانەکان ئەوێ بەشەر لەم هەوراماناتە ئەفەرمێ قەسەم بە گەورەی خوا ئەو نەوا شکستیان ئەوێن مردمی هەورامان ئەوان شکستن. ئەفەرمێ فەرهاد میرزا ئەخەنە ناوی مەوجێک مەوج پەتوویەک ئەیخەنە ناوی مەوجێک و پەلەپەلەی فڕن ئەفەرمێ لیباسەکانی لەبەریان نامێنی. سبحان الله. ئاوا بووە خاستانی خوا